قایمقامیەت و پۆلیس و بەڕێوەبەرایەتی دارایی قەزای شارە زۆر تا ئێستا لە بینایەکی کۆن کە مێژووەکەی بۆ دێی کۆتایی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە کاروبارەکانی هاوڵاتیانی سنوورەکە ڕایی دەکەن و لە ئەگەری هەڕووداوێکی سروشتی وەک بوومەلەرزە مەترسی جددی لەسەر کارمەندان و هاوڵاتیان دروست دەکات و سەرڕای وەرگرتنی مۆڵەت. بەڵام هێزە ئەمنیەکان ڕێگریان لە تیمی پەیام کرد وێنەی بەشێک لە بیناکان بگرێت. ڕای ئەوەی بینایەکی نوێیان بۆ دروست کراوە، بەڵام تا ئێستا هێزە ئەمنیەکانی شارە زۆر بە بیان و جۆرا و جۆر بینانیۆکەیان وەرنەگرتووە و بینای قایمقامێتیش تا ئێستا کەمتر لە 50% کارەکانی تەواو بووە و بە بیانووی قەیرانی دارایی کارەکانی ڕاگیراوە. و تاکو ئێسش قایمقامێت و هێزە ئەمنیەکان لە بینای حکومەتی پێشووی عێراقان ڕژێمی بەعەز ئەم بینا زیاتر لە سەر و 28 ساڵەوە تەمەنێتی بەهۆی بوومەلەرزەوە گیانی و کە هێزەکانی پۆلیس هێزە ئەمنیەکان پارێزراونیە، تەنانەت ئەو هاوڵاتیانش بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان ئەچنە ئەوێ بەرگەی زەمین لەرزەیەکی کە ناگرێ و بینا و بینای با بڵێن دایرەی کارە باش بە ئەمان شێوە ئەویش مەترسی کەوتووەتە سەر بەهۆی بوونی بوومەلەرزەوە. شوێنێکی دیکە لە شارە زۆر کتێبخانەی گشتی قەزاکەیە بە شێوەیەک زیان بەر ئەم باڵەخانەیە کەوتووە. هیچ ئومێدێک بۆ دووبارە کارکردن و خوێندنەوە لە ژێر سەقفی ئەم کتێبخانەیەدا نەماوە و دوای پشکنین بۆ کتێبخانەکە لەلایەن لیژنەی پارێزگارەوە بە بەڕێوەبەر و کارمەندانی کتێبخانەکە وتراوە چیدی کارکردن لەم کتێبخانە نابێت بەردەوام بێت تا ئەو کاتەی دەڕوخێنرێت و سەر لە نوێبنیا دەدرێتەوە. بۆ نمونە کتێبخانەی گشتی شارە زۆر کە بەڕاستیێکێک لەو شوێنانی کە زیانێکی زۆری پێگەیشتووە و بیناکە شوێنی ئەوە نییە خەڵک بتوانێت خوێنەرێک بتوانێت کتێب خوێنێتەوە. بۆیە من لێرەوە داوا لە بەرپرسانی شارەکە کەم کە بتوانن بە شێوەیەکی مۆدێرن کتێبخانەکە کە بێت هەر دروست بکرێتەوە لە سەرەتاوە کە دروست بکرێتەوە بۆی بتوانن خەڵکێک لێرە خەڵکی خوێنەر خەڵکێک کە سۆراغی کتێبەکە بتوانێت لەوێ کتێب بخوێنێتەوە بتوانێت لایەنی ڕۆشنبیری خۆی پەرە پێ بدات. لە بەرامبەریشدا قایمقامی قەزای شارە زوو ڕای دەگەێنێت لە هەوڵدانکاری بینا تەواو نەکراوەکان تەواو بکەن. گرفتی بینامان هەیە بۆ چەندین فەرمانگەی حکومی کە لە سنوورەکەدان زۆربەی بیناکانمان کە جێکراونەتەوە 2 فەرمانگە و 3 فەرمانگەی تایە پێکەوە. ئەمەش سەبەبەکەی دیارە زیاتر بە بۆنەی هەندێکی بوونی و قەیرانابووریت چەند بینایەکی فەرمانگەکان هەیە تا ئێستا تەواو نەبوون و هەندێکیشی ڕەنگە بە شێوازی دروستکردنی بیناکان بێت ئەگەر مجەمە دەوایرێک هەبووە ڕەنگە ئەم گرفتە زۆرتر ڕووی نایە و شوێنێکی تەرخانەکرا. لێرەش وەکو بینای قایمقامێت ئێمە 4 فەرمانگەیتیایە بەشی داراییتیایە بەشی پۆلیسیتیایە بنکەی پۆلیسی هەڵەبجەی تازەیتیایە لەگەڵ دیوانی قایمقامێتە بیناژ تەرخان کراوە کە تەواو بکرێت بەڵام پرۆسەکە بە بۆنی قەیرانەوە وەستاوە. لە کاتی ئامادەکردنی ئەم ڕاپۆرتەدا لەلایەن هێزە ئەمنیەکانی سنوورەکە ڕێگری لە تیمی پەیام کرا و ناچار بەسڕینەوەی بەشێک لە وێنەکان کران. لە کاتێکدایە تیمە ڕۆژنامەوانیەکەی پەیام مۆڵەتی یاساییان بۆ وێنەگرتنی ئەو بارەگا حکومیانە وەرگرتە بوو. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زۆر.